حکوومەتی ئێران لە سەقزی ڕۆژهەڵاتی کوردستان بە دوای ئاڵتوو ناگەڕێ دەستی کردووە بە چاڵ هەڵکەندن لە قوڵقوڵەی سەقز. بە پێی ئاماری ڕسمی حکوومەت لە سەدا 50 ئاڵتوونی ئێران لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە بە تایبەتیش سنە و سەقز و ورمێ جاچە ئاڵتوونێکیش دەرەجە یەک و باشترین ئاڵتوونە. ئێستا خەڵک تووڕەن لە چاڵ و چۆڵ هەڵکەندن، ئەڵەن بۆچی بەناحەق سروشت و ژینگەکەمان تێکەدەن و ئەیشێوێن و هیچ فایدەیەکیشی بۆ خەڵکە فەقیرەکەی ڕۆژهەڵات نییە. پەندێگەیە ئەڵێ هێلکەکە بۆ تۆ و نازانم ئینەکەی بۆ ئێمە. کەمپەینێک ڕاگەیەنراوە بە ناوی نا بۆ لێدانی کانی زێڕی سەقز. جا گروپێکی شاخەوانی بە ناوی چای سەوزی سەقز چوونەتە سەر لووتکەی سەرتون بەو ئاسمانۆ پشتیوانی خۆیان بۆ دەرەبڕن بۆ کەمپەینەکە لافیتەیەکی گەورەیان بەرز کردوتەوە لەسەری نووسراوە بەم کانە زێڕە ئاوی چەمی زەڕینە کە هەتا تەورێزە ڕوا پیسەکەن تکایە کارکردن لەم کانە ڕاگرن. ئەڵێن لەم کانە 25 ملیۆن تۆن ئاڵتوونەیە.